نەکردنەوەی داوام پەیوەندی بەوە نییە، پەیوەندی بە ڤایرۆسی کۆرۆناوە نییە، چونکە شوێنە گەشتەکانی کە کراونەتەوە، تەنانەت زانکۆ ئەهلیەکانیش کراونەتەوە. نەکردنەوەی داوام بەڕای من پەیوەندی بە نەدانی موچەی پێویستەوە بە مامۆستاکان و ئەمەش ترسی خستووەتە حکوومەت کە خوێندن نەکاتەوە بۆ مامۆستا خۆپیشاندان بکات. خوێندنی ئاوێتە یاخود ئۆنلاین و ئەلکترۆنیش بێکەوە هەرسێکی هیچ سوودێک ناگەێنێت، چونکە بەشێکی وەکو بەشەکەی من پێویستی بە کردداری عملی هەیە و پێویستە لەسەر جیازەکان لە نزیکەوە ئاشنای جیازەکان هەموو شتەکان لە کاتێکان بە ئۆنلاین بخوێن و کە لە بەردەستمانە بێ سبەی ڕۆژ ناتوانم هیچ ئیش پێ بکەم. ئەم هۆکارش کەدانەوە نەک بەشەکە من هەموو بەشەکانی کە بە دەرسی عملیان هەیە ئەو کێشەیان بۆ دروستە بێ. من لە پێنجوێنەوە دێم و هەروەها ئەگەر هەفتەی ڕۆژ دوو ڕۆژ سێ ڕۆژ بێمە من نزیکی 45,000 مەیە بەس بۆ پاس بێجگەیتر لە ڕووی خواردن و بژێویشتی ترۆکە هەبێ لە وەتەلەبە. بەیاننامەی فێرخوازانی ناڕازی دژ بە سیستەمی ئەلکترۆنی و ئۆنلاین پێشکەش بە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی پاش سڵاو و ڕێس وەک کۆمەڵێک فێرخوازی ناڕازی ناو زانکۆی سلێمانی بۆ جاری دووەم ناڕەزایەتی خۆمان دەرەبڕین بەرامبەر هەرسێ سیستەمی ئەلکترۆنی و ئۆنلاین و ئاوێتە لەبەر ئەوەی پێمان وایە سیستەمەکە لەم دۆخەی ئێستایدا ناتوانێت سەرکەوتوو بێت و دەبێتە هۆکار بۆ زیانگەیاندن بە ئاسی معریفەیی فێرخوازی زانکۆکەمان. هەروەها لەگەڵ فێرخوازانی ناڕازی بە شەناوخۆیەکان و هاوڕێیانمان ئەم سیستەمە ڕەخنە دەکەین. هۆکاری گرتبوونەوەی ئەم جارە بە دوواداچوونی وردە و بۆ داهاتری زانکۆکەمان بۆ ئەوەی تێیدا بەدی دەکەین کە دەتوانرێت بە داواکاریکردن لە خرجکردنی داهاتی خۆبەرهەمهێنی زانکۆکەمان دەرگای خوێندن و فێربوون بەڕووی فێرخوازانی زانکۆکەماندا بکرێتەوە. هەروەها نەکرانەوەی بە شەناوخۆیەکانی زانکۆی سلێمانی و بوونی سیستەمی ئاوێتە و فرامۆشکردنی فێرخواز وەک ئەوەی بەشێک نەبێت لە ڕێکخراوەیەتی کۆمەڵگە و زانکۆ بۆیە داوا دەکەین لە ماوەیەکی کووردا دەست بکرێتەوە بە پرۆسەی خوێندن. چوونە لای سەرۆکایەتی زانکۆ و سەرۆکی زانکۆ دکتۆر ڕەزا و دکتۆر پێشڕۆ و یاریدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری خوێندکاران باسی ئەوانیش باسی کێشەکانی خۆیان کرد، باسی مەعانەتەکانی خۆیان کرد. ئەوانیش ئەڵێن ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا و لە وەزارەتی داراییەوە بودجەمان بۆ دابین ناکرێت، پارەمان بۆ دابین ناکرێت، کێشەی کۆرۆنامان هەیە. ئەوان چەند ڕێنمایەکیان داناوە، وەزارەتی تەندروستی چەند ڕێنمایەکی داناوە، بەپێی ئەو ڕێنمایانە ئەبێ داخلی بکەیتەوە، ئەبێ هەر هۆڵێک هەر ژوورێکی سێ بە چوار دوو تەلەبەی داخلی تیا بێت. ئێمە ئەڵە ساڵان 5 تەلەبە لە داخلیەکە بووە. ئەگەر نووسرا بن لە وەزارەتی تەندروستی ئەوان ڕازی بن هەر هۆڵێک هەر ژوورێکی داخلی 4 تەلەبەی تیا بێت، ئێمە ئاتوانین داوامی ناو کامەس ئاسایی بکەینەوە.